هیچیان قسەی دەکرد جارێک دوجار سێجار دوای هیچ کە قسەی دەکرد دوای هیچ قسەی دەکرد خۆی ئەوە نیشانەی بێهێزی بوو. کاک فازڵ دۆستایەتیەکی دوورمان هەیە قەدیم پێم خۆش نەبوو وەڵایم دەمەوە گەرنە کاک فازڵ ئەو قسەی لەکوێ هێنا ئەمنەوە زیندوم ومن عادەتم نییە بەڕاستی قسەیە بکەم تا تەواو دڵی خۆم لەسەر ساغ نەکەمەوە کاتێک دڵی خۆم لەسەر شتێک ساغ دەکەمەوە ینی ئاسمان و زەوی خۆ لێک دەلی نامە خوار عادەتی من دیارە و گوتومە و چێ بژۆڵێ من ناژۆڵێ نەوەڵا نا هیچ ئەسڵان هەر دوای ئەوە من هەر هیچ جوابی کەسیشم نەدایەوە بەزە من بەڕاستی ئەو برادران پێ عەجایب بوو هیچیان قسەی دەکرد جارێک دوجار سێجار دوای هیچ کە قسەی دەکرد دوای هیچ قسەی دەکرد خۆی ئەوە نیشانەی بێهێزی بوو ئەو مەخلوقانەی کە بێهێزن گەلە کۆمەچی دەکەن سەر پێکەوە دەنێن ئەمە یە قسەم کرد بوو بڕابەوە ینی زۆریش ینی هەر قسەیەکم کرد بوو تعبیرم لە واقعەکە کرد بوو ئیدی پێویستی بە هەموو خۆمەشەوەشێ نەدەکرد نا ئەوەی کە فازڵ کوێتی ئەسڵ و ئەساسی نییە.